ئۆتۆمبیلێکی دروست کردووە گەر چاڵێک تاسەیەک یان هەر شتێک بێتە پێشی ئۆتۆمبیلەکە دەتوانێت باز بدە خۆی لە چاڵەکە نەجاتدا. ئۆتۆمبیلێک پێشبینی نەدەکرا بۆچین دروست بکرێت چونکە بانگەشەی باشترین ڕێگاوبان لە جیهان دەکەن، بەڵام ئۆتۆمبیلەکە دەتوانێت تا 6 مەتر باز بدە. مژیرم بەخێر بێن بۆ 24+، ئەمڕۆ باسی پێشانگای CES دەکەم کە نوێترین داهێنانەکانی تەکنۆلۆژیا لە تەواوی جیهانەوە لە شاری لاس ڤێگاسی ئەمریکا تێدا نمایش دەکرێت. سەرەتاش کۆمپانیای BYD نوێترین ئۆتۆمبیلی خۆی بە ناوی یانگ وانگ U9 ناشرا کرد. ئۆتۆمبیلێکی سوپەرکارە دوو دەرگایە، شێوەیەکی فێراری هەیە بەهێز و توانایەکی بەرزیشەوە، دەتوانێت مەودای 960 کیلۆمەتر بەیەک چارج ببڕێت، واتە کارەباییە. دەگاتە خێرایی 100 کیلۆمەتر بە 2.3 چرکە. ئەم ئۆتۆمبیلە هێزی 1305 دەسپی هەیە، بەڵام هێز و توانایەکەی شتێکی وانییە، بەڵکو تایبەتمەندی جەمپەکەی سەرنجڕاکێشە. بەڵام ئەم ئۆتۆمبیلە دەتوانێت باز بدە. BYD دەڵێ ئۆتۆمبیلەکە دەتوانێت تاوەکو 6 مەتر باز بدە بۆ ئەوەی خۆی لە هەر تاسێک یا چاڵێک ڕزگار بکەم و سەسپێنشن و تایەکانی وا دیزاین کراون توانای بەرگەی هەزاران بازدانی وا بگرێت و هیچی بەسەر نێ. جا نرخی چەندە؟ نرخی لە $230,000ەوە دەست پێ دەکات و بڕیارە لە مانجی داهاتوو دەست بە فرۆشتن بکەن و ژمارەیەکی سنوورداریشی لێ دروست دەکرێت و لە تەواوی جیهانیش بەردەست دەبێت. هەق قسەکردن لەسەر ئۆتۆمبیلی چینی و وەروە تاسە، چین ئۆتۆمبیلێکی دروست کردووە گەر لە تاسەش بدە هەست پێ ناکە چونکە دەبڵەکانی دەجوڵێن ناو ئۆتۆمبیلەکە ناجوڵن. ئەمە تەکنەلۆژیایەکی نوێیە بە ناوی ET9 سسپێنشن، واتە جۆرە دەبڵێکی نوێ دەتوانێت تاوەکو 5 پارچە خۆی لە جوڵەی تاسە و ئاستەنجەکان بپارێزە. جا بێگومان ئەمە یەکەم ئۆتۆمبیل نییە کارێکی لەو شێوەیە کردبێ، بەڵام ئەم تەکنەلۆژیایە بەڵێنی ئەوە دەدا گەر ئاو خۆراک لەناو ئۆتۆمبیلەکە دابنجێ بە تاسەیەکی گەورەش بدەیت ئاوەکە و خۆراکەکە بەرنەبێتەوە و هەرگیز هەست بۆ تاسانە نەکرد. تەکنەلۆژیاکە کۆپیڕایتی بۆ کراوە بۆ سەردەم ئۆتۆمبیلە چینیەکان بەکاربێت و پێشبینی دەکرێت ساڵ بۆ چەندانەیەک زیاد بکرێت، بەڵام دەربارەی نرخ و جۆری براند چێ بەکاری دەهێنێتەوە کوێستا هێشتا ئاشکرا نەکراوە. هەر لە پێشانگای CES ئاوێنەی جادوویی نمایشکرا، بەیانیان لە خەو هەڵدەستی دەچیتە دیارە ماوێنەیە پشکنینێک بۆ هەموو جەسەد دەکەم. پێت دەڵێ لێدانی دڵت باشە یاخود خراپ، سیەکانت ئۆکسزیینی پێویست وەردەگرن یان نام، مێتابۆڵێکت چۆنە، ئەزانیاری لەسەر خەوتنت پێ دەڵێ زۆر دەخەوی یاخود کەم و ژیری دەستکرد لەسەر ئەپێکی مۆبایل بەکار دەهێنێت تاوەکو پزیشکێکی بەکرێگیراوی ناو ماڵەکەت بە بەردەوامی ئاگاداری تەندروستی دەبێت. ئەم ئاوێنەیە ناوی ئۆمینیایە، دەتوانێت بە 360 پلا پشکنینی جەستەی مرۆڤ بکە. بۆ یەکەم جار ئەم بەرهەمە تەکنەلۆژیا لە پێشانگای CES ئاشکراکراوە وەکو داهێنانێکی نوێ لە بواری ئاوێنەی زیرەک و ژیری دەستکرد. بەڵام تا ئێستا نرخەکەی ئاشان نەکراوە و دیاریش نییە کەی بڵاوی دەکەنەوە، بەڵام کۆمپانیاکە دەڵێ ئێستا لەگەڵ چەندین پزیشکی تایبەتی زیرەک و چەندین ئەندازیاری شارەزا لە کاردان ئەم بەرهەمە بە دروستی بڵاو بکەنەوە، بەڵام هێشتا خەریکی دیزاین و باشترکردنی بەرهەمەکە. ئامێرێکی نوێی گسکی کارەبایی ئاشکراکرا کە کاتێ دەگاتە لای بربەستێک لە سەرزەوی دەستێکی ڕۆبۆتی دێتە دەرەوە دەتوانێت بربەستەکە هەڵبگرێ و بەردەوام بێ لە پاکردنەوەی ماڵەکە. ئەم ڕۆبۆتە بچووکە ناوی ڕۆبۆڕۆک سارۆس Z7 داهێنانێکی نوێی ڕۆبۆتی پاکردنەوەی ماڵە. کۆمپانیا دەڵێ کامێرا و سنسەری تایبەتیان بۆ داناوە کە زیرەکانە دەتوانێت بە بەردەوامی ماڵی بەکارهێنەر بە پاچی ڕابگرن و بە بەردەوامیش هەر بربەستێکی بۆ دروست بێ بتوانێت خۆی لێ ڕزگار بکە. نمونە یاری منداڵەکەت یان گۆرەویەک یا شتێکی قەبارە تۆزێک گەورە لە پێشی بێت دەتوانێت بە کامێرا بیبینێ بەژیری دەستکرد بڕیار بدا چۆن خۆی لێ ڕزگار بکە. جا دەتوانێت بە دەستێکی ڕۆبۆتی هەڵی بگرێت یاخود پاڵ بەخۆیەوە بنێت لێ ڕزگار بێت. دوای پاکردنەوەی ئەو شوێنەی بۆ دیاری کردووە لە ڕێگەی ئەپی مۆبایلەکە دەچێتەوە شوێنی چارجی خۆی و خۆی چارج دەکاتەوە تاوەکو گەڕان و پاکردنەوەیەکی دیکە دووبارە خۆی ئامادە بکاتەوە. ژیری دەستکرد گەیشتوتە قۆناغێکی مەترسیدار. چۆن؟ ئەم ڤیددیۆیانە ڕاستی نین، بەڵکو ژیری دەستکردن لەلایەن کچێکەوە لە ئینستاگرام بڵاوکراوەتەوە. بە ژیری دەستکرد دروستی کردووە، جوڵەی قش، چاو، دەم گەیشتوتە ئاستێک بە ئاسانی ناتواندری هەستی پێ بگرێت کە ژیری دەستکردە یاخۆد نا. کچێک هەڵساوە بە ماوەی مانگێک ژیری دەستکردێکی ڕاهێناوە بە وێنەی خۆی کەەوە ڤیددیۆی جیاوازی بۆ دروست بکە یاخود جەنەڕیت بکە. ژیری دەستکردەکەش ئێستا گەیشتوتە ئەو قۆناغی تەنیا بە تێکست توانیوێتی ئەم ئەنجامانە دروست بکە. جا چۆن کار دەکە با بۆتان باس بکەم. نمونە تۆ دەتەوێت سێلفێکی خۆت بە ڤیددیۆ بە یا وێنە لە شوێنێکی تایبەت
بە جلوبەرگێکی تایبەت بڵاو بکەیتەوە بەڵام کاتت نییە سەردانی ئەو شوێنە بکەیت یان هەر ناگەیتەوە شوێنە یاخود شوێنەکە هەر بوونی نییە بەژیری دەستکرد دەڵێی نمونەی من لەسەر کورسێک دانیشت بم ئەمەم پۆشی بێ و لە فلانە شوێن بم و ئەم جوڵەیە بکەم ژیری دەستکردەکە وێنەی تۆی لابێ دەتوانێت ئەم بەرهەمانە لە ڕاستی توانێت بۆ دروست بکەم هەندێک لە ئۆنلاین بە قۆناغێکی پێشکەوتو دەیبینن و هەندێک لە تۆڕی ئێکس دەڵێن ئەمە مەترسێکی گەورەیە چونکە وێنە و ڤیددیۆی ساختە بە تەواوەتی لە داهاتوو ئینتەرنێت دادەپۆشێت دەست بەکاربوونی ترامپ زۆری نەماوە ئەمەش وای لە خاوەنی فەیسبوک و ئینستاگرام کردووە کۆمەڵە یاسایەکی نوێ دابنێن جا یاساکان چی باسی بکەن لەمە دووە لە فەیسبوک و ئینستاگرام هەر بۆچوونێکی سیاسی ئاینی کۆمەڵایەتیت هەبێ فەیسبوک چی دیکە سنووردارت ناکە بەتایبەتیش فەیسبوک بابەتی هاوڕەگەزخوازان کەمتر دەکاتەوە ڕێک پێچەوانەی پێشتر کە بڵاوکردنەوەی ئەو جۆرە بۆچوونانە زۆر سنووردارکراو بوو بەتایبەتی بە زمانی ئینگلیزی مێتا بە بۆچوونی ڕق و کینە و تیرۆر و نابەرپرسیارەتی کۆمەڵایەتی مامەڵەی لەگەڵ دەکردن نەگەر جنێوت بەم LGBT دابە بەڵام ئێستا بە نمونە بوون لە پێشتر کەس دەتوانانی زمانی بە زمانی ئینگلیزی عەرەبی ئینگلیزی یاخود ئیتاڵی جنێو بدە یان هێش کات سەر هاوڕەگەزخوازان یان ڕەگەز گۆڕیوەکان بەڵام یاسایە نوێیەکەی فەیسبوک ئیدی ڕێگە دەدا چی دیکە خەڵکی سنووردار ناکەم لەسەر بابەتی سیاسی و ساختەش ئیدی کەس سزا نادەن تەنانەت مارک زەکەربەرگ لە ڤیددیۆیەکی نوێی خۆی ئاماژەی بەوەدا ئەو کارمەندانەی پێشتر کاریان سانسۆرکردنی پۆستەکانی خەڵکی بووە لەمە دووە کارەکانیان دەوەستێنرێ چی دیکە بە گوێی لایەنە سیاسەکان کە مەبەستی حکوومەتەکانە ناکەن بۆ سانسۆرکردنی قسەی خەڵکی دایانەوێ هاوشێوی تویتەر یاخود ئێکس سانسۆرکردنی خەڵکی هەڵگرم و خەڵکی ئازاد بێ لە بڵاوکردنەوەی هەر بابەتێک و بۆچوونێک کە هەیەن کەس نییە پەبجی لەگەڵ بکەی ئێستا دەتوانی لەگەڵ ژیری دەستکرد دیاری بکەیت مەغزەنت بۆ کۆ دەکاتەوە چەکی جیاوازت پێدەدا و پێت دەڵێ یاریزانەکانی دیکە لە کوێن و هاوکاریت دەکەن لە یاریەکە ببیتەوە و بێگومان دەتوانی قسەشیان لەگەڵ بکەیت ئەمە پەبجی ئاڵایە مۆدێکی نوێی یاری پەبجیە بەم زوانە بڵاو دەکرێتەوە کە یەکەم جارە ژیری دەستکرد بەم شێوەیە زیاد بکە دا چۆنە لە جیاتی ئەوەی لەگەڵ چەند هاوڕێیەک یان چەند کەسێکی نەناسرا و بچیتە ناو یاری ئەو سەربازانەی کە لەگەڵتن ئەوان دەبنە ژیری دەستکرد بۆتی مسەقف و تێگەیشت و هاوکاری دەکەن لە یاریەکە براوەبی کۆمپانیای کرافتن لەگەڵ ئینڤیدیا پەرە بۆ تەکنەلۆژیا دەدەن سەرەتا بۆ پەبجی لەسەر پیسی زیاد دەکەن دواتریش بۆ مۆبایل و تابلێت زیاد دەکرێت جا بۆ نمونە تۆ دەچیتە ناو یاریەکە ئەو هاوڕێیانەی کە بۆتن یاخود بە بۆتی مسەقف دەناسرێن کاریان تەنیا کۆکردنەوەی کاڵایە کۆکردنەوەی چەکە مەغزەنە یاخود هەندێک شوێنت بۆ پاک دەکەنەوە ئامادەکاریت بۆ دەکەن تۆ هێرش بکەیت واتە یاریەکەت بۆ ئاسان دەکەن و ئیدی ئەو کەسانە دەیانێت بە سۆڵۆ یاخود بە تەنیا یاری بکەن نامێت بە سکواد یاری بکەن بۆ ئەوان کارێکی زۆر باشە داهێنانێکی نوێ لە کیبۆردێک کراوە کە هەم کیبۆردە و هەم ماوسیشە ئەمە کیبۆردی ئۆتۆ کیوبیە لە پێشەنگەی CES نمایش کرا کیبۆردەکە لە دوو پارچە پێکاتوە دابەشی هەردوو دەستیش کراوە کامێرایەکی پێوەیە سەیری جوڵەی دەست و پەنجەکانت دەکات کاتێ دەتەوێت شتێ بنووسی کیبۆردەکە دێتە پێش پەنجەکانت دەتوانێت بەکاری بێنێت کە کارت پێنەما دەچێتە ژوورەوە کیبۆردەکە دەبێتە تەچپات وەکو ماوس دەتوانی بەکاری بێنی تەکنۆلۆژیاکە هێشتا سەرەتاییە واتە بە تەواوەتی پەرەی پێ نەدراوە بەڵام بیرۆکەکە دانراوە کۆمپانیاکەش دەڵێ پلانیانە تا کۆتایی ئەم ساڵ ئەم بەرهەمە لە بازاری ئەمریکا سەرەتا بڵاوکەنە و پاتنتی یاخود نەخشە ڕێگە و کۆپیڕایتی ئەم بەرهەمەیان دروست کردووە دەیدەنە سەرجەم کۆمپانیاکان ئەوانەی بیانەوێ بۆ خۆیان بەکاری بێنن ئیدی بیرۆکەکەی خۆیان بە پارەیەکی زۆر دەفرۆش بێمە لای یوتوب دوگمەیەکی نوێی زیاد کردووە کاتێککە ئەم دوگمێدا دەگری شتێکی نوێ دەبینی جا شتە نوێیەکە چیە لە یوتوب بۆ منە سەیری ڤیددیۆیەک دەکەی لە ڤیددیۆکە بێزاری یاخود دەتەوێت شتێکی جیاوازتر ببینی یان بە دوای شتێک دەگەڕی نایدۆزیتەوە ئیدی لەمە دووە ئەم دوگمێدا دەگری شتێکی جیاواز بۆ دەزێتەوە بۆ منە تو زۆر حەز بە سەیرکردنی فیلمەکان دەکرێت یاخود دیمەنی فیلمەکان دەکرێت یا میوزیک دەکرێت بەڵام شتێکی سەرنجڕاکێش نادۆزیتەوە دوگمەی پلی سمثینگ دادەگری شتێکی سەرنجڕاکێشت بۆ دەدۆزێتەوە و دەگەڕێتەوە سەر ئالگۆریتمی یوتیوبەکەش کەوا سەیری چیت کردووە و چەندە سەیری ئەو بابەتانت کردووە لەسەر ئەو شتانەی خۆت سە پرۆفایلانەی خۆت کەشتت سیر کردووە ئیدی شتێکت بۆ دەدۆزێتەوە و پێی نیشان دەدا و یوتیوب دەڵێ ئەم بابەتە بە شێوەیەکی بێتا سەرەتا بەردەستیان خستووە و ئەگەر بێت و خەڵکی زۆر سەرسام بن ئیدی وا دەکەن زیاتر بڵاوکەنەوە لە شوێنەکانی دیکە بۆ نێزە تەنیا لە ئەمریکا بەردەستە بەڵام بڕیارە لە داهاتوو
شتی جیاوازتریشی بۆ زیاد بکەم بۆ نمونە دەڵێن ئەگەر سەیری فیلمێکت کردووە یاخود ترەیلەری فیلمێکت کردووە بەم دوگمەیە ترەیلەری فیلمێکی دیکەی هاوشێوەت بۆ دەدۆزێتەوە بۆ ئەگەر سەیری فیلمی ئەکشن دەکەی دی ترەیلەری فیلمی ئەکشن بۆ دەدۆزێتەوە بۆ گوێ لە گەورانی کوردی دەگری کاتی ئەم دوگمەیەدا دەگری زیاتر گۆرانی کوردی بۆ دیێ بەڵام ئەم دوگمەیە تاوەکو ئێستا بە خۆڕایی نییە بە پارە دەبێت بۆ کەسانێک کە یوتیوب پریمیەم بەکاردێنن کە یوتیوب پریمیەمیش تایبەتە بە کەسانێک کە نیانێ ڕیکلام بدەن یاخود ڕیکلام ببینن ئەم دوگمەیە بڕیار ڕداوەت و بە خۆڕاییش زیاد بکرێت ئەمە شێوەی نافەرمی ئامێری نوێی نینتێندۆیە کە پێشبینی دەکەین نیتندۆ سویچ دوو ناوەکەشی بێ چەندین کەس چەندین کۆمپانیای جیاواز کەیس و شاشەی جیاوازیان لە پێشانگەی CES بەم شێوەیە نمایش کرد کە نیتندۆش هەشتا بە فەرمی ئاشای نەکردووە جا بەپێی ئەو دیزاینانە بێت هەمان دیزاین نیتندۆ سویچی کۆنە بەڵام قەبارەکەی تۆزێک گەورەترە و پرۆسەسەرێکی بەهێزتری ئینڤیدیاشی لەسرە کە دەنگۆ هەیە تەکنەلۆژیای DLSS بەکاربهێنێ بۆ بەرزکردنەوەی کواڵەتی یاریەکە بۆ نەیارێکە 720 بێت بۆ 4K بەرزی دەکاتەوە وەرە جۆیستیکەکانی واتە دەستکەکانی پێشبین دەکرێت تۆزێک گەورەتر بن و باشتر بن لەنەوەی ڕابردووی کە کۆنسڵێکی هاند هێڵدیشە و دەنگۆشەیە لە چەند هەفتەی داهاتوو بە فەرمی لەلایەن کۆمپانیا ژاپۆنیەکە ئەم ئامێرە ئاشکرا بکرێت و ئەم ساڵیش چەندین یاری بەناوبانج وەکو Red Dead Halo Master Chief Collection بۆ ئاشکرا بکرێت بەهۆی ئەوەی تۆزەی هێز و توانای بەهێزتری هەیە و تواناکەشی بەقەت PlayStation 4 مەزندە دەکرێت واتە یاری گەورەتر و جیاوازتری بۆ دێت بە شێوەی قڕژاڵی دەتوانێت بجوڵێ و لە شوێنی خۆی بخولێتەوە کۆمپانیای هیۆندای کۆری نەوەی دووەمی تەکنەلۆژیای ئی کۆرنەری ئاشکرا کرد چەند ساڵێک لەمە بەرەم تەکنەلۆژیان نیشاندا ئێستا چۆتە قۆناغێکی دیکە بەڵام هێشتا دیار نییە کەی بە فەرمی لەسەر ئۆتۆمبیلێکی ئاسایی کە بفرۆشێتە خەڵکی زیادی بکەم جام سیستەمە نوێیە ناوی کۆرنەری ئەلکترۆنی کامێرا سنسەرە ژیری دەستکرد و دەبڵ تایبەت بۆ بەکاردێنێ هاوشێوەی قڕژاڵ بتوانێت لە شوێنی خۆی بجوڵێت و وەکو ئۆتۆمبیلێکی ئاسایی ناتوانێت بکار بکە بەڵام ئەم ئۆتۆمبیلە پلانەکە وایە بتوانێت لە هەموو شوێنێک شوێنی خۆی بکاتەوە بەتابەتی لە شوێنی گەراجکردن و پارکردنەکە بتوانێت خۆی بۆ بدۆزیتەوە بەڵام کێشەیەکیان هەیە لە کۆریا کە تاوەکوێستا نەیانتوانیوە ڕێگەپێدانی حکوومەتی کۆریا بۆوەگرن ئەویش لێخوڕنی ئۆتۆمبیلەکە چونکە ئەم زۆرە لێخوڕینە تاوەکوێستا ستانداردی جیهانی جێگەی قبولکردن نەبووە یاخود کەس تێستی نەکردو بتوانێت بەم شێوازە ئۆتۆمبیل لێ بخورێ جا کارەکە سەرکەوتو دەبێ یاخودنا تەکنەلۆژیاکە بەردەستە چاوەڕێی بڕیارەکانی حکوومەتی کۆریایی باشووردە هەر لە پێشەنگای CES تەلەڤیزیۆنی شەفافمان بینی کەوا وەکو پارسە شوشەیەک پشتی دیارە و لە ناویدا شاشەیەکی ترانسپارنت هەیە هەردوو کۆمپانیای ڕکابەر لە LG و سامسونگ دەیانەوێت تەکنەلۆژیای تەلەڤیزیۆنی ترانسپارنت یاخود شەفاف ببەنە ئافێکی دیکە LG گرنگی بە تەکنەلۆژیای مایکرۆ LED دەدا کە دەتوانێت پیکسلەکان بە شێوەیەکی ڕووناک لە بارودۆخێکی ترانسپارنت یاخود شەفاف پیشان بدە لە هەمان کاتدا سامسونگ هەمان کار دەکات بەڵام ئەوەی سامسونگ زیاتر فۆکس دەخاتە سەر تەکنەلۆژیای OLED ترانسپارنت کە ڕەنگەکانی تۆزێک تۆخترن جام تەلەڤیزیۆنانە هێشتا هەر لە قۆناغی داهێناندان یاخود دیزایندان تەنیا لە پێشانگەکان نمایش کراون پێشەوەی بێتە بەرهەمێکەوە خەڵکی بیکڕن بۆیش نازانین نرخیان چەند دەبێت بەڵکو ئەمە تەنیا پلانێکە بۆ داهاتوو کە دەیانەوێت تەلەڤیزیۆن بە شێوەیەکی شەفاف بە تەواوی جیهان بڵاو بکەن ژیری دەستکرد هاتە سەر مۆبایل تابلێت و هەموو شتێکی ژیان ئەی ژیری دەستکرد چی لە تەلەڤیزیۆنەکان دەکەن سامسونگ تیڤیەکی ژیری دەستکردی ئاشکرا کرد تیڤیەکە دەزانێت سەیری چیت کردووە و بەردەوام دەبێت لە پێشنیازکردنی ئەو بابەتەی تۆ حەزت لێ بە چ زمانێک تۆ دەتەوێت ژێرنووسەکەت بۆ وەردەجێڕێتە ئەو زمانەی دەتەوێت بێ ئەوەی تۆ هیچ بکەیت نمونە ڤیددیوەکەت پێ کردووە کواڵەتی نزمە ژیری دەستکرد هەڵدەستێ بە بەرزکردنەوەی کواڵەتی ڤیددیوەکە بۆ 4K واتە بە خۆڕایی کوواڵێت بەرز دەکاتەوە سامسونگ ناوی لەم تەلەڤیزیۆنە ناوە سامسونگ ڤیژن AI هێشتا دیار نییە کەی بڵاو دەکرێتەوە یاخود نرخی چەند دەبێت سامسونگ دەڵێ ئەمە پێشکەوتنە بۆ تەلەڤیزیۆنێکی تایبەت زیاد دەکەن دواتریش هەڵ دەدەن هەمان ئەو تایبەتمەندیانە بۆ تەلەڤیزیۆنەکانی دیکەش زیاد بکەن جا پێشبینی دەکەین ئەمە بێتە ترێندێک لە تەلەڤیزیۆنە نوێیەکان ئیدی لەمە دووە لە جیاتی ئەوەی بپرسین تەلەڤیزیۆنەکە 4K یاخود 8K لەسەر بۆکسەکان دەنووسرێت ژیری دەستکردی هەیە یاخود نا چونکە بەپێی داتاکانی سامسونگ بێ ئەو تیڤێ دەتوانێت لە کواڵەتی 4K شت پەخش بکە و بەرزی بکاتەوە بۆ 8K واتە پێویست بە تیڤ 8K یاخود ڤیددیۆی 8K نابێت چونکە خۆی دەتوانێت بەرزی بکاتەوە بە ژیری دەستکرد هەر لە پێشەنگای CES شتێکی دیکەمان بینی کەەوە دەکەوێتە بازاڕەکان ئەویش بۆ خاوەن پێداویستیت تایبەتەکانم کە شتێکی زۆر پێویست و ڕزگارکاریش بێت
ڕۆبۆتێک هاوکاری مرۆڤ دەکە هەڵسێتەوە تەنانەت ببێتە قاچ و پشت و دەست بتوانێت بە پێیەکان بڕوە. ئەمە ڕۆبۆتێکی نوێ بە ناوی کەیست لەلایەن کۆمپانیایەکی کۆری پەری پێدەدرێت کە ساڵێکا شایان کردووە و لە پێشەنگای CES بەرواری بڵاوکردنەوەی ناشا کرد و ڕێنگەیان تاوەکو مانجی شەشی ئەم ساڵ دەیخەنە بازاڕەکان. کەیست لە چەندین زۆری ڕۆبۆتی جیاواز پێکاتوە هەمووشیان بە مەبەستی هاوکاریکردنی خاوەن پێداویستی تایبەتەکانە کەەوە بەردەوام بن لە هاریکاری ئەو کەسانەی دەستێکیان لەدەستداوە یاخود لە کار کەوتووە یان قاچەکانیان لە کار کەوتو یاخود پشتیان تەواویە. ئەو ڕۆبۆتانە دەتوانێت کارەکانیان بۆ ئاسان بکەن. هێشتا نرخەکەی ئاشان نەکراوە بەڵام کۆمپانیا دەڵێ ناوتۆمارکردن لە مانجی سێ دەست پێ دەکەم لە مانجی شەش دەست بە بڵاوکردنەوە دەکەن دەدەنەوە کەسانێک کە ناوی خۆیان تۆمار کردووە. لە مرۆڤ بێزاریت دەتەوێت لەگەڵ ڕۆبۆتێکی گیری دەستکرد لە مرۆڤ چوو بژین کە هەرگیز گلەی لێ نەکا و بێزارت نەکا. ئەمە بەڵێنی کۆمپانیای ریل بۆتۆکسی ئەمریکیە لە پێشەنگای CES نوێترین مۆدێلی ڕۆبۆتە گرانبەهاکەی خۆیان ناشاکە تەنانەت دەتوانن وێنەیان بۆ ببێ بڵێ ڕۆبۆتێکم بۆ دروست بکە لەسەر ئەم شێوە بۆتی دروست دەکەم. ڕۆبۆتەکە لە سلیکۆنێکی زۆر لە ڕاستی چوو دادەپۆشرێ قژنی ڕاستەقینەی مرۆڤی بۆ بەکاردێ و دەتوانێت قسە بکە گفتوگۆ ببەستێ گۆرانی بڵێ وەکو سپیکەریش کار بکە پەیوەندیت بۆ ببەستێ تەنانەت گاڵتە بکە و ببێتە پۆرتالێکی ئۆنلاین بۆ خاوەنێک و نرخی هەر ڕۆبۆتێکیش $70 جا هەندێک لە ئینستاگرام بۆ کۆمپانیاکەیان نووسیوە هاوسەرگیری بکەین $70 تێ ناچێت لە وەڵامی یاخود لە وەڵامێکی گاڵتە ئامێزیش کۆمپانیاکە دەنووسێ خۆ ڕۆبۆتەکەی ئێمە گلەیت لێ ناکە و بێزارت ناکە. کەیسی مۆبایلە و دەتوانێت ببێتە کۆنتترۆلەری یاری چۆن کۆمپانیایەک هەڵساوە بە دروستکردنی کەیسێکی نوێ بۆ یاریکردن لەسەر مۆبایل لە هەندێک دوگمەی ئاراستەکان و AUB پێکاتوە دەتوانێت وەکو کەیسیش لەسەر مۆبایل ببەسترێت. لە هەموو سیرتر کۆمپانیاکەش کە کارەکەی کردووە سەر بەهێزی ئاسمانی ئەمریکیە کە خەڵکی دەڵێت پەیوەندێکیان بەیەکەوە هەیە چۆن سپۆنسەری کارێکی لەو شێوێ دەکەن. ئامریکا بە ناوی گەیمەر بۆیە مۆبایلێکی یاخول بۆ مۆبایلەکانی آیفۆن و ئاندرۆیدیش لە ماوەی نزیک بڵاو دەکرێتەوە نرخی $125 کە خەڵکی دەڵێن نرخێکی زۆری هەیە و پێشبین دەکرێت هەمان شت لە چین لە چەند هەفتەی داهاتوو دروست بکرێت و نرخێکی لە $10 کەمتر بێت. ئەمە پێنووسە و سێ کامێرەی پێوەیە هەر شتێ بنووسی تێکست بۆ مۆبایلەکەی دەگوازێتەوە دەیکاتە تێکستی ئەلکترۆنی. کۆمپانیایکی چینی لە پێشەنگای CES ئەمریکا ئەم تەکنەلۆژیان ئاشا کرد کەشتێکی نوێ نییە خەڵکی لەمێژە دەتوانێت لەسەر مۆبایل و ئایپادەکان شت بە پێنووسی ئەلکترۆنی بنووسن دەست و خەت دەکاتە ڕێنووسی ئەلکترۆنی بەڵام ئامێرەکە لە وڵاتی چین بەرهەمدێ و لە پێشەنگای CES نمایشکردکە شتێکی زۆر نوێ نییە بەڵام کۆمپانیاکە دەڵێ ژێری دەستکرد بەکاردێنن بتوانن هەر تێکستێک هەر زمانێک شت بنووسی بتوانێت وەری بجێڕێ و بیگوازێتەوە ناو ئەپی مۆبایلەکەت کە ئەپەکەش لەسەر آیفۆن و ئاندرۆید بەردەست دەبێت. بڕیارە لە 23 مانجی یەکی ئەو مانجی یەکەم کۆنفرانسی ساڵانەی Xbox ئەنجام بدرێت بە ناوی Developer Direct کە تێیدا پێشبینی دەکرێت یاریەکانی دوم South of Midnight Expedition 33 وەروای یاریێکی نهێنی ژاشکرا بکرێت. هەموو ساڵێک سەرەتای ساڵ یاخود لە مانجی یەک Xbox ئیڤنتێکی لەم شێوازە ئەنجام دەدەم کە تێدا دەستنە ناو ستودیۆیەکانی خۆیان یاخود ستودیۆکانی خۆیان بەسە دەکەنەوە تێیدا هەر ستودیۆ باسی یاری نوێی خۆی دەکەن کە بڕیارە لەم ساڵ یاخود ساڵی داهاتوو بڵاوی بکاتەوە. ئەم ساڵ Xbox دوو یاری زۆر گەورە بڵاو دەکاتەوە لە دوومە نوێیەکە بە ناوی Dark Age وەروە South of Midnight و لەگەڵ Expedition 33 کە ئەمەشان یاریێکی نوێیە بەڵام ستودیۆی بەثێزدە بە فەرمی ڕایگەیە لەم ئیڤنتە یاریێکی تەواو نوێی خۆیان ناشا دەکەن تاوەکو ئێستا باسییان نەکردەوە وەروە لەناو ستودیۆی نوێیەکەیان یاریەکە ئاشا دەکەم. Xbox دەڵێت تاوەکو ئێستا زۆرترین داواکاری گەیمەران ئەو بۆ گەیمپڵی زیاتری یاری دوم ئیتەرناڵ ببینی دوم The Dark Ages ببینی کە یاریەکە بڕیارە هەم لەسەر Xbox بڵاو بکرێتەوە و هەم لەسەر PlayStation و PCش بڵاو بکرێتەوە. جا لە 23 مانجی یەک ئەم یاری ئەنجام ئەم ئیڤنتە ئەنجام دەدرێن و بڕیارە زیاتر لە 4 یاریش ئەشکرا بکرێت. بێمە لای هەواڵێکی دیکە کە یاری ئەساسن کریت بۆ جارێکی دیکە دواخرا ئەم جارە دواخراوە بۆ نەورۆزی ئەم ساڵ بڕیارە لە 20 مانجی سێ یاریەکە بڵاو بکرێتەوە. یاری ئەساسن کریت شارۆز بڕیار بوو لە مانجی 10 ساڵی ڕابردوو بڵاو بکرێتەوە بەڵام دواخرا بۆ مانجی 2 ئێستاش دووبارە دواخرا بۆ مانجی سێ. کێشەکانی کۆمپانیای یوبیسۆفت و کەمی کارمەندی ئەم کۆمپانیا کە پارساڵ نزیکەی 1500 کارمەندیان دەرکرد وای لە کۆمپانیاکە کردووە
کێشیان لە بڵاوکردنەوەی یاریە گەورەکان یاخود یارە تریپڵەیەکان هەبێت یوبیسۆفت دەڵێ یاری ئەساس و کریشالۆس یاریێکی گەورە و زەبەلاح دەبێت وا دەکات کە دووبارە کۆمپانیاکە زیندوو بکاتەوە چونکە ئێستا کۆمپانیای یوبیسۆفت لە قەیرانێکی گەورەی ئابووریدایە و کۆمپانیای تێنسنتی چینی چاوی لەوەیە ئەم کۆمپانیایە بکڕێت بەڵام تاوەکو ئێستا نازانرێت کۆمپانیاکە دەفرۆشێ یاخودنا پێشبینیەکانوان لەسەر ئەم یاریە و وەستاوە ئەم یاریە سەرکەوتو بێ یوبیسۆفت نەزاکی دەبێت گەرنا لەوانەیە بفرۆش خۆشەویستان 24 پێشکردن تا هەفتەی داهاتوو بەخوای گەورەتان سپێرم خوداتان لەگەڵ